مۆتۆرسیکلێتەوەیە کە ئێستا کێشەیەکی زۆر ساز بوو، ینی برادەرەکانی ئمرور نابێ حەق بەوە بدەن کە ئەوانێک کە گەنجەکانی ژێر 18 ساڵ بتوانن حەقی ئەوان هەبێ ماتۆر لێ بخڕن. دوای ئەوە برادەرەکانی مرور زیاتر دەتوانن ئەو شتە کۆنتڕۆڵ بکەن، چونکە محیط و دەورەی واندایە. بۆ کۆنتڕۆڵکردنەکەشی باشترین ڕێگە ئەوەیە ژێر 18 ساڵ نەتوانێت حەقی پێ نەدرێت کە لێ بخڕێت. جاری وایە بە شەقامەکان ئەڕۆن لەسەر یەک تایبەرزێکاتەوە و یان سەوتێ زۆر زۆرێداتێ و خەڵکێک زۆر زۆری سعاجە لە ماتۆرسکیلەکان. هیوادارم لایەنی پەیوەنددار بتوانێت ئەمە چارەسەرکە. لەگەڵەوە خەڵکانێک هەیە بەڕێزن محتەرەمن سێرەکەی بە کەسابەت بۆ ماتۆرسکیلا ناکەن، بەس کەسانێک هەن بۆی سعاجکردنی خەڵک ناویێوانەشی ناشرین کردووە. هیوادارم ئەو کەسانێکەوەکەن فکرکەنەوە کە ئەو خەڵکانەی لەسەر شەقامەکان یان ناو سەیران زۆری زعاجن بەو شتانە. وەکو حکوومەت دەبێت سنوورێک بۆ ئەوە دابدرێت کە لە نهێشتنی ماتۆڕە بێ مۆڵەتەکان ماتۆڕە بێ مەرجەکانی لێخوڕینی مۆتۆرسکلی داوە کە کڵاو دەگرێتەوە، دەرا دەگرێتەوە، کەسارە دەگرێتەوە.